زۆر بە قارداناتیمان هەمی نی سەعاتمایە ئەوە میوزەمی مۆزەخانە 11 سپتێمبەرە شەو بیناییان لەسەر دروست کرد زانە چەند بەرزە ئەو کەنیسەیە لە تەنیشتی مۆزەخانەکەی باچەند ساینسی معلوماتیش لێ ماشەڵڵا نەزانم چەند قاتەوەیە ئەو کە 102 بۆ بەلای کەمی 120 چی دەبی ئەوە کەنیسەیە ئاوەکە لێرە تەمەنە یەک لە جێیەک لە بینایەکان بۆ ساینسە لێ ئەوە ناویمە دەحیەکان ئەوانی مردن وای تینومە ئەوانە ناوی ئەوانی کەم مردبوون لە 11 سپتێمبەر ئەوەیان لە کەنیستی کردیە عەبدولعەلی مەلاهی جارەوە موسڵمانە مثلا نوع ناوی تێدایە طبعا بە یەک ڕۆژی ئەو شەهرە هەموو ناکرێتن ئەم نیویۆرکە گەورە فەلەفەلم کرد لە بۆ فەلەم ئەوە بێ هەردوو بینایەکەیە فەلەم کرد لە بۆ لیبرتی ستاچیۆکەی ئەوەتەوە مۆزەخانەکەیە گەڕە نەگەیشتن قەپاتیان کرد ویسی تابی زۆرێ ئەنیوەی ساعات 7 دەخرێت دیارە تردایان خستیە no problem قەپاتان دێڵە سمستای 8 دەخرێتن دیارە 7 دەخرێت ئەنیوەی ئەوە جێی دوو بینایەکەیە ئەوە بینایەکیان بینایەکێ لەولای بوو ئەو ناوە هەمووی حەدیقە بۆ وەختخۆی لە پاشەوەی کە ڕووخای کرد مەزعەکە شلۆغ بوو وە لە ئاوەکەی ئێرە پێە ئێرە کوژایتەوە ئاوەکەی کوژایتەوەەوە ترۆکە هەموو ناوی دەحیەکان ئەوانی ڕاستی هیلاک بوو بۆ ناوانەیە کە مردینە بۆ بینایەکێک کە لەوێن دەرێ بوو ئەوەشیان دیارەوە یەش لە تەنیشتان دروست کردێ بەس فعليه قريب هیم زي كمان بيني زي اويكا بناياك هردو بناياك يعني وقت نوع ما كدي تم نافورة زان اوتشيا وورلد تريد سنتر اوي برامبر تشي باب سمزان اوتشيا ولاي اويك شتي توانا جرينويتش سطوشتا بابرا ميزان اوتشيا
دزی ئەمە ئاەت چییە؟ تاقی دەکەینەوە خۆ نامان خۆن جوانە ژۆرش ئوپس جوانە هایتە دلوبەرگە فرۆشتنە